پێ دەڵێم ئەو کوردەی ئەمڕۆ هەیە کاک هێمن بۆی ئاوا بۆ سادەکەم چی لێ هاتوو مرۆڤێ بەو شەقاما ڕوا و لەپڕ تووشی ڕوودایەگە بێ بۆ منە ئۆتۆمبیلێک لێیە ناوی ئازاد کەریمە کە هەڵە سێتوی بنە نەخۆشخانە کەس نازانێ چێ مەجبور ناچارن نانسنامێکیێنێ ئازاد کەریمەکە ئەوان نازان هیچی لە جیرفانانی ئەڵێن تۆ ناو ئەحمەد فەتاح ئەم ئەحمەد فەتاح ئەڵگاکە کەس نازانە باوکی چیە کەس نازانە دایکی چێ ئەم کوڕە بە لاوازیەژی هەتایە لەژێر ناوی ئەحمەد فەتاح ئێستا ئێمە ناسنامێکیان ناوینەتێ بۆ ناسنامە لە جیرفانمانەیە لاوازین بڕوامان ڕقمان لە خۆمانە کاگە من ڕق لە خۆ قەت دەوڵەتمان نەبووە توانای خۆ بەڕێبردنمان نییە ئەمە شتێکە بڕوام وان کرد و بڕوا بکەین بەڵام تۆ دەڵێ شتێک ئێمە شانازی پێ دەکەین دەڵین دەوڵەتمان هەبووە کاتی خۆی مادەکان هەبوون بەڵام تۆ دەڵی دەوڵەتەکانی کوردی زۆر کۆنترن لە مادەکانیش دەمێت ئەوەم بۆ ڕوون بکەیەوە کاپێ دەوڵەتی میتانی من دایمە ئەو هینە زۆر ئەدیتەرەکەم چێ بوو بێکۆکە کارمانەگەر زۆر خۆش لەسەر و تێکستی هینەکە بەنیزیە کاس چوە لەگەڵمان چکە بابەتەکە ئەڵۆز بوو نێتوانی بە تەنهابیکە لەگەڵما بوو دایمە کەیکوڵی زۆر هێنا ناوەکی کوردی خۆش 3400 ساڵەم و پێش دەقێکی کە پیاوێکی میتانی نووسێتی ئەمە کەیکوڵی لۆ ئەسووەسانی ژاکوور وارە میتانی ئەوە تەمەنی 3400 ئەم منەم کارتیا کردو لە بەرمە ئەمە کەیکوڵی ئەسبوەسێنە ژا کە لە کرمانجی و هەورامیە تێکەڵێک لێە ژا کوور ناوچە وارێ میتانی ئەو بۆیە میتانیان ئەم میتانیانی کە ئێمەوە هینە ئالۆز کاکە ئەمانە ئێمەین ئەمانە هەمووی دەوڵەتی ئێمەین ئێمە نەک دەوڵەتمان هەبووە بە ینی ئیمپراتۆریەتی میدی هەبووە ئیمپراتۆری میتانی هەبووە جگە لەوە ئێمە وا لە خۆمان ینی نامۆ کراوین کاکێ من دەوڵەتی سەلاحەدین ئەڵێن سەلاحەدین دەوڵەتی بۆ کورد دروست نەکرد ئێوە تۆوان هاڵێ چۆن سەرچاوی مێژووی پەرتوک هەیە لە سەردەمی سەدەی حکومڕانی ئەیوبیەکانان نووسراوە خۆشێکەوێ لە مۆزەخانی تۆکی ئاڵگیرەوە تەریخ دەولەت الئەکراد تەریخ دەولەت الئەکراد دوو جار ناونیشانی هینەکە باسی دەوڵەتی ئەیوبیەکە ئەمە لە سەردەمی سەلاحەدین نووسرا بەڵێ نەک ئەوە مەغزیزی و چەندینی تر مەغزیزی وەبزانام نزیکی 700 ساڵەوە پێش کە باسیەتە سەر کورد ملوک الئەکراد بە ئەیوبیەکانەڵێ و لەگەڵ باسی سەلاحەدین باسی ئەسڵی کورد دەکە ئەو تیۆریانی کە بۆ ئەو سەردەمەکە هەبووە لەسەر کورد یعنی کاتە ئێمە خۆمانین نامۆکراین لە خۆمان کاکێ من بابەتێک هەیە کابرای هەیە من لە هەموو سیمینارەکان مای هێنمەوە چکە زۆر کاریگەرە بۆ کورد بیناسێ کە داگیر تەکەن خەڵک وازانێ خاکە داگی کراوە خاکە داگی کراوە بەڵام هزر داگی کراوە تۆ پاش ماوەیەک چیت لێت هەچی شتی خۆتە بە ناشی نەبینی ئێستا تۆ هەر مناڵێکی کورد دەمێ کاتەوە جنێ ئەمە بەشێکی منەوە بە ئەوە جیاکەمەوە بە سیاسیکردنی و کورد نابێتە هیچ من باسی و کوردە ناکەم کە حیزبی سیاسی باسیەکە حیزبی سیاسی نەوەی تر باسی کوردەکە من باسی کوردێکی فەرەنگی دەوڵەمەنەکەم ئێمەوە ئەم کابرایەڵێ ئەو نەتەوانەی کە ژێردەستن سەیری هینەکە بە قوڵی بەشێکی ژانی بۆ داناوە پەیوەندی نێوان ژێردەستە و باڵادەست ئەم پەیوەندی چۆن بەڕێوە برێ لە ڕووی زانستیەوە نەک ئەمایان خراپەوە چاکە نا بۆنە ئەم پەیوەندی چۆن ڕوا بەڕێوە ئەمە چۆن کاریگەرەکات ئەو چیەکە پاژماوەیەک چی لێت ئەمە خۆی خەڵکی بەرازیلە کاری لەسەر بەرازیل کۆچکە بەرازیل پرتوغالەکان داگیریان کردووە کە داگیرە خەڵکە ڕەسەنەکە چۆن وردە گۆڕاون ویستوانە لاسایی پرتوغالی بکەنەوە جا ئەوەی جێی ینی سەرنجە ئیبن خەلدون پیاوێکی زۆر زانایە باسی ئەماکە کە چۆن داگی کرا لە بەرمینەکەیم لە بەرنیەکەیڵێ ئەڵێ وردە لە فکر و لە دین و لە هەموو شتێکە ئێوێ لاسایی باڵادەست کاتەوە چەنە بڵێ ڕقیشم لێتی لە ناوە چونکە داگیری کردووە هینیە کات جا داگی کردن زۆر زیرەکانە ئینلیسکە نەچوو هەندستان ژمارەیەکی کەم بۆن کرد چۆن ئەوێ هاتن بە هەزارە فیلیان خسە سەر شەقامەکان ڕازانیانەوە بە جوانترین جل کە ئەوە کاریگەری هەیە لەسەر هەندن یعنی لە ڕووی دەرونیەوە داگیریان کردن تەسلیم بوون یعنی خۆیان نابەدەستە بۆ داگیرکاری هینە زۆر ئاڵۆزە داگیرکەر یعنی زۆر بە وردی بەشی کێچێتە فەرێن چۆن ئیش لەسەر تۆ بکە تۆ
ئەبێ لەوە تێبگەی ئێمەی کورد ئەمڕۆ دەستگایەکمان نییە، دەستگای هەڵوەشانەوەی کاریگەری داگیرکاری. ئێمە ئەم ساتی کە من و تۆ قساکەین لە سوۆسیال میدیا کار لەسەر ئێماکرێت کە چۆن ڕقمان لە خۆمان بێ، چۆن گاڵتە بە فەرهەنگی خۆمان بکەین وە نەشمان ویستوە لە فەرهەنگی، چونکە ئەو فەرهەنگە دەوڵەمەنە کە یعنی بەس مۆسیقای کوردی پێڵم، بەس جیهانی دەنگبێژی جیهانێکی ئەو نەفراوانە، یعنی من یعنی هەندێک لەم دەنگبێژانە گوێگرم کە لە ڕووی وەکوتم خۆم شارەزای مۆسیقاشم هەیە، لە ڕووی تەکنیکی دەنگە، لە ڕووی پێشکەشکردنی ئەو یاریکردن بە وشانە تۆ هەم چیرۆکەکە بجێڕیتەوە هەم ئەم ئاخر زۆر قورس سەوتنی هەموو کەس ناتوانێت، ینی دەنگبێژی جیهانێکی گەورەیە یاییتە سەر هۆرە. من زۆر جارەڵم یعنی چۆن ناوی خۆمەزان سۆرانە میدەکان کە دانیشتون گویان لە هۆرە گرتووە، یا ئەم سیا چامانە قوڵی هەورامان دوو لێکۆڵینەوەی زانستی لەسەر ئەم فەرهەنگە دەوڵەمی خۆمان ناکەین، مۆسیقایەکی تورکی لێن وەڵام چونکە بڕوامان بە خۆمانیە ئەو فەرهەنگە دەوڵەمەنە. من بە تەحداوەی لەم فەرهەنگێکم پیشان بە لەو ناوچەیە لە ڕووی هەمەڕەنگی مۆسیقایی جل و بەرگ ئەم دەوڵەمەنیە لە خۆی نهاتوە، ئەمە ڕابردوویەکی زۆر دێرینیە، بەڵام کە نەیبینی نایبینی. تۆڵی سەلاحەدین دەوڵەتی دروست نەکەوە، نووسراوە تاریخ دەولەت تەرکرات، مێژووی دەوڵەتی کوردان لەسەردەمی خۆیان سەردەمی خۆیان سەرچاو